گوتەبێژی سەرۆکی هەرێمی کوردستان لە ڕاگەاندنێکدا گوتی کە سەرۆکی هەرێمی کوردستان فەرمان بۆ هەڵبژاردننی پەرلەمانی هەرێمی کوردستان خۆڵی شەشەمی دەرکرد کە لە ڕۆژی 18 مانگی 11 ئەم ساڵە دەکرێن، بەڵام هەندێک لایەن داوای هەموارکردنی یاسای هەڵبژاردن دەکەن وەک مەرجێک بۆ بەشداریان. بۆ ئاگاداری وردەکاری زیاتر پەیامەری دەنگی ئەمریکا دڵشاد ئەنوەر لەگەڵماندا. دڵشاد ئەم کاتت باش بە بریارەکەی پەرلەمانی عێراق دەست پێ بکەین، ئەمە چ واتایەکە بۆ بگەڕێنەوە یاسایەکی کۆن؟ دەخیل دیارە وەکاگەدارن کە پەرلەمانی عێراق لە دانیشتن و گفتوگویەکی پڕ لە کێشمەکێش و مشتومڕدا دیسانەوە گەڕایەوە بۆ یاسای سانتیگۆوە تا هاوکێشەیەکی بیرکاریە کە تایبەتە بە ژماردنی دەنگەکان. ئەمەش ناڕزایەتی پەرلەمانتارە سەربەخۆکانی لێکەوتەوە و شەوی ڕابردوو یان بەرەبەیانی ئەمڕۆژ پەرلەمانی عێراق گفتوگویەکی پڕ لە کێشمەکێش و پڕ لە گرفتی بەڕێکرد. دیارە ئەم یاسایە خۆتان ئاگادارن کە لە خزمەتی هێزە گەورەکاندایەوە لە ڕابردووە هێزە گەورەکان لە ژێر فشاری خۆپیشاندەرانی ساڵی 2019 دەستکاری یاسای هەڵبژاردنیان کرد. بۆیە جارێکی تر گەڕانەوە بۆ یاسا کۆنەکە و دەستکاریکردنی یاساکە و تووڕەکردنی پەرلەمانتارە سەربەخۆکان کە لە دەرەنجامی گۆڕانکاریکردن لە یاساکانە هاتوونەتە پەرلەمانی عێراق ئاکرێ بڵێن بە شێوەیەک لە شێوەکان پاشگەزبوونەوەیە لەو وعد و بەڵێن و بڕیارانەی کە دوای خۆپیشاندانەکانی 2009 عێراق هاتنە ئاراوە. باڵێ دڵشاد دیسانەوە پێشنیازی ئەوە کراوە هەڵبەتە لە کۆمیتەی بەرگری لە پەرلەماندا کە لەشکەری عێراق سەربازانی عێراق بگەڕێنەوە هەرێمی کوردستان و حتا خاڵە سنووریەکان و ئەو شوێنانەی کە وەکو بڵێن شوێنی فێدراڵین یانی فێدراڵ ئەبێ کۆنتترۆل بکاتن. ئەمە تا چەندێک داواکاریەکی جددیە؟ دەخیل من کەمێک لەمە بەرقسەم لەگەڵ چەند سەرچاوەیەکی عێراقیە کردەوە ئاماژەیان بەوە کرد کە ئەمە لە ئێستادا بە شێوەیەک لە شێوەکان کارت فڕێدانە بۆ زانینی کاردانەوەی هەرێمی کوردستان. بەڵام وەکەوەی کاوان ئاماژیان پێکرد ئەگەر بێت و مەسەلەی پرۆسەی نەوتی هەرێمی کوردستان بەو ئاقارەدا بڕوا کە عێراق دەیەوێەوە فشارەکانیان لە مەسەلەی نەوتدا بتوانن بە تەواوەتی بیسەپێنن، بێگومان وەکەوەی کاوان ئاماژەیان کە ڕێکەوتنێکی فەرمی لە نێوان عێراق و ئێرانە هەیە بۆ گەڕانەوەی هێزەکانی عێراق بە تایبەت بۆ ناوچە سنووریەکان و وەکە و سەرچاوانە کە من قسەم لەگەڵیانە کرد ئاماژیان بۆش کرد کە پلانی دواتریش پلانێکە دژی ئەو هێزە کوردیانەی کە ئۆپۆزیسیۆنی ئێران وە لە ناوخۆی هەرێمی کوردستانە بنکە و بارەگان هەیە. بۆیە ئەوەی کاوان ئاماژیان پێکرد عێراق ئەگەر بێت و پلانی لە مەسەلەی نەوتدا بۆ بچێتە سەر بێگومان لەسەر مەسەلەی سوپا، بێگومان لەسەر مەوزوعی کۆنتترۆلکردنی خاڵی سنووری، لەسەر مەوزوعی فڕۆکەخانەکان لە هەموو ئەمانە لە داهاتوودا هەوڵ و مەحاوەلات هەبێ. دڵشاد لە هەرێمی کوردستانش بڕیادراوە دوێنێ بیسمان کە سەرۆکی هەرێم فەرمانی داوە هەڵبژاردنەکان لە 18 ئەم ساڵە بکرێن. یەکێتی بە تایبەتیش داوای هەموارکردن و گۆڕینی یاسای هەڵبژاردنەکان دەکاتن. تا چەندی ئیمکانی ئەوە هەیە کە وەکو دەڵێن هەموارکردنی ئەو یاسایە بکرێ؟ دەخیل منەمەوێ ئاماژە بەوە بکەم کە قەرار بوو 2 هەفتە لەمەوبەر لە بارگای سەرۆکایەتی هەرێمی کوردستان کۆبوونەوەیەک لە نێوان حیزب و لایەنەکان و سەرۆکایەتی هەرێمە ئەنجام بدرێت بۆ ئەوەی کە ڕای لایەنەکان لەسەر وادەی هەڵبژاردن ئەنجام بدرێت. بەڵام کۆبوونەوەکە ئەنجام نەدراوە، ئەگەرچی هەندێک لەو لایەنە ئاماژە بەوەکەن کە وەفدی سەرۆکایەتی هەرێم سەردانیان کردوون و بۆ دیاریکردنی وادەی هەڵبژاردن هەماهەنگیان لەگەڵا کردوون. بەڵام گرفتەکە لە ئێستادا لەوایە کە یەکێتی نیشتیمانی وەکو هێزێکی سەرەکی لەسەر ساحەی هەرێمی کوردستان بۆ حوپەیەی کە جوگرافیای بەدەستەوێ و هێزیە هاوشێوەی پارتی دیموکراتی کوردستان ئەوان ناڕازین لەوەی کە هەڵبژاردن ئەنجام بدرێ بەبێ یەکلایکردنەوەی مەسەلەی هەمواری یاسا و بەبێ یەکلایکردنەوەی مەسەلەی کۆمیسیاران و بەبێ یەکلایکردنەوەی کورسی کۆتاکان. بەڵام وادەکە دیاری کراوە تاکو ئێستا هیچ کات لەم هیچ شتێک لەمانە ئەنجام نەدراوە، ئەگەرچی ڕێکەوتن و دانوستانیە لەسەری. بۆیە چاوەڕوان نەکری ئەگەر لەم ماوەیە کە لە ئارادایە بتوان بگەنە ڕێکەوتن لەسەر و مەوزوعانە ڕەنگە هەڵبژاردن گرفتێکی ئەوتۆی نێتە پێش. بەڵام ئەگەر بێت لەسەر مەسەلانە پێشوەخت نەگەنە ڕێکەوتن ڕەنگە گرفت دروست بێ. بەڵام خۆمان دەزانین کە هەرێمی کوردستان لە ژێر فشاردای بۆ ئەوەی هەڵبژاردن بکری و لایەنەکانش تا ڕادەیەک وەکو سۆزی ئەویان داوەکە دایانەوەی هەڵبژاردن بکەن. هەموو لایەک دەیەوێ
دەڵێ ئێمە دەمانەوەی هەڵبژاتن بکرێ بەڵام ئەگەر هاتوو ینی ئەم ڕێکەوتنێک نەکرا لەسەر هەموارکردنی یاساکە گۆڕینی یاساکە بەوەی شێوەی کە یەکێتی داوا دەکاتن بۆ مەسلەی کۆتایی ئەقلیات ئەوە چی دەبێ ینی ئەو فشارە بەچی دەگاتن یانیانش ئەگەر نەبوو هەڵبژاتن چی دەبێ دەخیل فشارێکی گەورەی دەرەکی و ناوخۆیی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەو پێی کە هەڵبژاردن ساڵێک بەسەریدا تێپەڕیوە و بە پێی وتەی بەشێک لە هێزە ئۆپۆزیسیۆنەکان و تەنانەت ڕێکخراون هەرێمی کوردستان و دەسەڵاتی سیاسی هەرێمی کوردستان ناوبانگی لە دەسەدات بۆیە ئەمەوێ ئاماژە بەوە بکەم کە هەڵبژاردن پارتی دیموکراتی کوردستان پێداگیری لەسەرکات و یەکێتی نیشتیمانیش باس لەوە کاکە ئەستەمە هەڵبژاردن ئەنجام بدرێ بەبێ گۆڕانکاری لە یاساکە و با بڵێ متمانەدانەوە بە کۆمیسیاران بۆیە سەرباری فشارە نێودەوڵەتەکان ئەکری ئەگەر بڵێن ڕێکەوتن نەگرێت لە نێوان یەکێتی پارتیا ڕەنگە لە ڕووی واقعی و ئەمەلیەوە جارێکی تر ئاستەنگ بۆ هەڵبژاردن دروست بکرێتەوە. دڵشادانوەەر پامەری دەنگی ئەمریکا لە کەرکووک لەگەڵمان زۆر سوپاس.